عزیزان و خۆشەویستان نارتی بەیانیتان باش من سەدەش غەفوورم ئەمڕۆ لە بڕگەی نوێی هۆشایی تەندروستیدا لە کۆمەڵگەی یۆگای کوردستانەوە لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر یۆگا با بزانین یۆگا چییە و ئایا یۆگا لەگەڵ وەرزشە یان هونەرە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێستا لەگەڵ مامۆستا محەممەددا گفتوگۆ دەکەین کە ڕاهێنەرە لەم بوارەیە مامۆستا ئەم کاتت باش سپاس بەڕێزی مامۆستاگیان ئەمانێت لەوە دەست پێ بکەن یۆگا چییە و مێژوەکەی بۆ کە یەگەڕێتەوە بە کورتی یۆگا ڕێبازێکە ناتوانین بڵێن بەس وەرزشە ناتوانین بڵێن بەس هونەرە یۆگا ڕێبازێکان فەلسەفەی تایە و هەم وەرزشی تایە و هەم وەکو هونەرێکیشە لەبەرەوەی یۆگا ئیژەکە لەسەر لایانی جەستەیی لایانی ڕوحی و لایانی فکری ئینسان و لایانی وزەش ئینسان هەرسێک لەمانی تایە و لەبەرەوە دەبێ ئێمە بۆی ئینسانێکی هاوسەنگمان دەستکەوێت ئەبێت هەموو ئەو ڕاهێنانانی پێ بکەین کە لایەنەکانی وەکو جەستا وەکو ڕوح وەکو فکر وەکو وزە ئەگرێتەوە. بەڵێ ئایا یۆگا چ جیاوازێکی هەیە لەگەڵ وەرزشەکانی کەیە؟ وەکو وتمان ئینسان لایەنێکی ئینسان جەستەی مادیەتی بۆ ئێمە پێویست هێندێک ڕاهێنانی جەستەیی بێنێ بۆی لەشێکی هاوسەنگ و تەندروستی هەبێت. بەشێک لە تەمارینەکانی یۆگا ڕاهێنانی جەستەییە ناتوانین بڵێن وەرزشێکە بەڵام ڕاهێنانێکی جەستەییە کۆمەڵێک تەمارینی جوڵەی تایبەتە بۆ هاوسەنگکردنی لایانی جەستەیی سیستێمەکانی هۆرمۆنەکانی گلاندەکانی و لایانی فکر و دەمارەکانی. بەڵێ ئەتوانین بڵێن هونەرە؟ ناشتوانین بڵێن بەس هونەرێکی ناسکی تێدا لە یۆگایە لەبەرەی هونەری کۆنتڕۆڵکردنی شەپۆلاتی فکرە هونەری با بڵێن ناسینی قوڵایەکانی وجودی ئینسانە. بەڵێ ئەو سوودانەی بۆ لە ڕووی تەندروستیەوە سوودی هەیە بۆ مرۆڤ یا لە ڕووی بۆ نمونە سایکۆلۆجیەوە؟ بێگومان ئەم سوودی جەستەیی هەیە و هەم سوودی دەرونی هەیە. سوودی جەستەییەکان وەکو وتمان ئیش لەسەر هەموو لایەنەکانی جەستەی ئینسانەکە سوورە خوێن دەمارەکان ئەندامەکانی لەش ماسوولکەکان و بەشێکش لە ڕاهێنانەکان ڕاهێنانی حەوانەوە ڕیلەکسیشنە بۆ نێشتنی قەلەقی و دڵەڕاوکێ و دوودڵی لە ئینسانەکانە ڕاهێنانی فکری بە هەمان شێوە بەعام ئیش دەکات لەسەر تەندروستی هەم لایانی دەرونی و هەم لایانی جەستەیی لە ئینسانەکان. بەڵێ مامۆستا هەموو کەسێک کە توانێت بۆ نمونە لە ماڵەوە یۆگا بکات؟ یۆگا باڵە بۆ هەموو کەسێکە بیهوێت دەرونێکی تەندروستی هەبێت و جەستەیەکی تەندروستی هەبێت دەتوانێت ڕاهێنانەکان یۆگا ئەنجام بات. ئێمە بەتابێت لە کۆمەڵگای کوردستان کە کۆمەڵگایەکین کە زەختی نەفسیمان لەسرە بەهۆی ئەم کشمەکشمی سیاسی و با بڵێن عسکەریەکە هەیە لە دەوروبەرمانە پێویستمانە بە ڕێبازێکە ئاراممان کاتەوە و بەشێکیش لە ڕاهێنانەکانی یۆگا با بڵێن لایانی معرفی ئینسانە بەشێک لە ئینسانەکان ئەیانەوێت خۆیان بناسنەوە کە من کێم وەکو جەستە وەکو نەفس وەکو فکر بۆیە ئەو کەسانەش دێنە لامان کە ئەیانەوێت لە ڕێگەی پرسیارەکانیانە بگەن بە شتێک لە وجودی خۆیانە ئەم کەسانە هەم لێرە ڕاهێنانەکان ئەنجام دەدەن و هەم لە ماڵیشەوە تەمارینەکانەکەن بەشێک لە تەمارینەکانی یۆگا تەمارینی پراکتیکی و عملیە کە کەڵک لە جەستە کەڵک لە ڕاهێنانەکانی هەناسە وەرەگرێ و بەشێکیشی لایانی فکریە و بەشێکیشی لایانی خۆخوێندنەوە و خوێندنەوەی متالعەکردنی ئەنواعی کتێبات و سەرچاوەکانی یۆگا بۆی لایانی معرفی خۆیان لە بواری خۆناسیە پەرەپێ بن. بەڵێ ئەبێ ڕاهێنانێک ببینین پێشتر ئینجا لە ماڵەوە توانن بیکەن. بەڵام مامۆستاکان لێرە ئەو ڕاهێنانانەی کە پێویستە بە تەلەبە وترێت بە فێرخواست ئەوترێت و دواتر ئەویش بە شێوەیەکی کۆرس لە ماڵەوە دووبارە یەکاتەوە. بەڵێ دایەتین ئەو سوودانی لە ڕووی جەستەییەوە کە بە مرۆڤ ئەگەیەنێت ئەتوانێت بەوە باسکەیت بە کورتی؟ جیاترین لایانی جەستەیی کە لە سەرەتاوە دەست پێکرێ حەوانەوەی تەواوی ماسوولکەکانی جەستەیە ئارامکردنەوەی لایانی جەستەیە و هاوسەنگکردنی با بڵێن سیستەمی سووڕی خوێنە ئەمە دیارترینیانەوە تا بەردەوامی کە کەسەکە بەردەوامی بە لە ئەنجامدانی ڕاهێنانەکان سوودەکانی تریش دەرەکەوێ ئیتر بەپێی کەسەکە کە با بڵێن لایەنێکی ناتەندروستی هەبێ تەندروستە بێت و عیلاجەکرێەوە ئەگەر تەندروست بێت تەندروستەکەی پەرە پێدرێت. بەڵێ ئەتوانین یۆگا بڵێن ڕاهێنانی بڵێن هەم جەستەیی و هەم فکری و فکریە؟ بەڵێ هەردووکی بەیەکەوە ئەنجامەدرێت ڕاهێنانەکانی یۆگا لەبەرەوەی ئینسان بە شێوەیەک ئەبینرێت کە هەم جەستەیە هەم لایانی ڕوحی هەیە و لایانی فکری هەیە و بۆی بمانێت هاوسەنگی دروستکەین لەم سێ لایەنە ئەبێت ڕاهێنانەکانیش هەم جەستەیی بێت و هەم فکری بێت. بەڵێ ئەو کەسانێکی کێشەی دەرونیان هەیە بۆ نمونە لە وڵاتەیە کە بەڕێزت ئاماژەت پێیە زۆربەی گەنجان تووشی کێشەی دەرونیە بن لە تەمەنە هەرزەکاریەکانی ئەو تەمانەی کە گەنجن ئایا ئەتوان بە یۆگا تۆزێک لەو کێشانیان کەم بێتەوە؟ بەو ئازمونێکی ئێمە هەمان بۆ بەڵێ ئێستاکە لە سەرچاوەکانی زانستی دنیا لە زانکۆکانی دنیا ئیش لەسەر یۆگا کراوە و چۆن چارەسەری لایانی دەرونیەکە لە کەسەکان بەشێک لە
کێشەکانی گەنجی ئێمە لایانی فکریە ئەوەی کە نیگەرانن ئەوەی کە دوودڵن ئەوەی کە سایکۆلۆژیان بەڵە سایکۆلۆژیان لە هینە لاوازیە لەبەرەوەی کە ئومێد کەم بۆ تۆ بۆ ژیانیان یۆگا ئێت لایەنێکی بەرفراوانیان پێشکەشەکات لایەنێکە لە تۆ زۆر بێ سنووری و توانێت زاڵی بەسەر هەموو ئەمانەیە تۆ پەرداخی ئاونی بەڵکو ئەقیانوسێکی لە ئاو و زیاتریش و ئەوە کات کە ئومێدیان زیاتر بێت و لایەنەکانی وجودی خۆیان زیاتر بناسنەوە پەرە پێبن بەم لایەنە لە ژیانی خۆیانە کەواتە ئەو کەسانی کە یۆگاکەن لە ڕووی فکری و معنەوی و بەرەو پێشە چون هەست بەبوونی خۆیانەکە لە کۆمەلگایە باشتر لە کۆمەلگادارەکەون لەبەرەوەی کەسانێکی هاوسەنگ پەروەردەیە کاتی یۆگا و ئەو کەسانە لە کۆمەلگاکە خۆشیانە بە شێوەیەکی هاوسەنگەتوان تەعاملکەن و بەرەو کاملبوون و تەواوبوونی لایەنی کەسایەتی و لایەنی دەرونی خۆیان هەنگاو بدەن. بڵێ لە مجتەمەعی کوردەواری خۆمان تا چەندێک ئەم بوارە لە هەرێمی کوردستانیشە بەرەو پێشەوە و خەڵک ڕووی تێکەن لەبەر بارودۆخی کوردستان کە دەتوانین بڵێن کە نانێشتووە و کرایەوە یەک بەخۆوە ببینێ بە شێوەیەکی زۆر پێرفێکت ئەتوانین بڵێن زۆر باشە خەڵک پێشوازی لێ کردووە لە ڕێبازی یۆگا لە ڕاهێنانەکانی یۆگا و ئێمە خۆشحاڵین بەمە وەکو چۆن لە وڵاتانی با بڵێن پێشکەوتوو هەیە ئەمە کەسانی بیانی کە سەردانمانەکە پێیان سەیرەکە لە کۆمەلگای کوردستانە کۆمەڵی یۆگا هەیە لەبەرەوەی بوونی کۆمەڵی یۆگا لە هەر ناوچەیەک پێشانەدات کە وڵاتەکە زۆر پێشکەوتووە لەبەرەوەی من لە ئاستێکی زۆر با بڵێن زۆر سەقام گرتووە کۆمەڵی یۆگایە ڕێبازی یۆگا پێشکەش دەکرێت نەک لە شوێنێکە کە کشمەکیشم و کێشەی شتی تر هەبێت کە وەکو لە کۆمەلگای ئێمە بەڵێ مامۆستا دیاریترین ئەو کەسانی کە یۆگاکەن تا چەندێک بەردەوامە بن لەسەر ئەو یۆگای و ئیسفادەی لەکەن بۆ منە کەسانێک بێت چەند ماوەیەکی کەم لێرە بێت و بڕاتەوە بۆ ماڵەوە بە هیوایە و ئیسفادە بکە ئایا بێ بەردەوام بێت لەسەری سوودەکانی هەر لێ وەرەگرێت بێگومان سری لێ وەرەگەر ڕۆژێکیش بێت یان چەند ساڵێکیش بێت بەڵام بەپێی ئەو ئیشێکە خۆی لێ کاری لەسەرەکە دێمە ڕاهێنانەکانی پێڵێن ئەگە بەردەوام بێت لە ماڵیشەوە ئەنجامی با سوودەکانی ڕۆژ بە ڕۆژ دەرەکەوێت بەڵام ئەگەر بە جددی ئیشی لەسەرکار دەتوانێت لە ژیانی خۆیان زۆر باشی ینی شتەکان ببینێتەوە. بەڵێ مامۆستا ئایا یۆگا کە باسمان کرد ئیش لەسەر فیکر و سایکۆلۆژیە کات و خەڵک بڵێن هادوو و ئارامە کاتەوە ئایا هیچ پەیوەندێکی بەدینەوە هەیە؟ یۆگا با بڵێن سەر بە هیچ دینێک نییە لەبەرەوەی هەموو دینەکانی قبوڵە لە هەموو ئاینێکەوە سەردانی یۆگاکەن و هەر کەسەی مسلمان بێ مەسیحی بێ جوولەکە بێ هەر کەسێک بێت لە دنیاە یۆگای وەکو ڕێبازەکە بژاتەوە بۆ ئارامکردنەوەی دەرونی ئارامی ڕۆحی ئارامی دەرونیە توانێ بڵێن و کەسێک هەر دینێکی هەبێت خاوەن دینەکە خاوەن بەبوورە خاوەن ڕۆحێکە خاوەن جەستەیەکە فەرقی نییە و هەموو کەس پێویستی بەوەیە کە دەروون و جەستەی خۆی هاوسەنگ و تەندروست کات هەر دینێکی هەبێت. بڵێ مامۆستا کەسێک بۆ نمونە من بمەوێت یۆگا بکەم تا چەندێک بۆ نمونە ڕاهێنانم پێویستە فێرە بم ماوەی چەندێکی پێچێت ڕاهێنانەکانی یۆگا ڕێبازی یۆگا تۆزە بەرفراوانە بەڵێن زۆر بەرفراوانە و هەیە پێویستی بە ڕاهێنانی جەستەیی هەیە کێشەیەکی لە جەستەیە بەڵێ ئەبێت تۆ جەستەی تەندروستکە هەیە کێشەی دەرونی هەیە پێویستی بە هاوسەنگیە بەپێی ئەم بارودۆخێکە هەیەی ئەتوانێت با بڵێن کاتەکەی بگۆڕێت لە کەسێکی بۆ کەسێکی ترەوە هەیە زوو پێشەکەوێت و هەیە تۆزە کاتی زیاتر پێویستە. هۆشیاریتان چییە خەڵک چۆن هۆشیار بێتەوە بەرامبەر بە یۆگا؟ پێشنیارەکەم کە خەڵک ئەم ئازمونی لە ژیانی خۆیان تاقیب بکاتەوە یۆگا ڕێبازێکە کە سوودی زۆری هەیە ئەتوانن سەردانی ناوەندێکی یۆگا بکەن لە کوردستان لە هەر شوێنێک بێت لە ڕێگەی خوێندنەوە بێت لە ڕێگەی سایتەکانی ئینتەرنێت بێت بە دواداچوون بکات و ئەتوانێت با بڵێن پرشنگێک بێت لە ڕووناکایی بۆ ژیانی هەر کەسێکە بیهێ لەم ڕێبازی هەنگاو بنێت. بەڵێ یعنی سوودێکی زۆری لێ بینێتەوە کەسانی کە بەرداوام بن لەسەر یۆگا سوودی زۆری هەیە بەڵێ ئەتوانێت بگومان سوودی ئەوە بگرێت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد لەگەڵمان زۆر سپاس دەکەین. عزیزان و خۆشەویستان لێرەدا کۆتاییمان هێنا بە بڕگەی هۆشایی تەندروستی کە تەرخەنمان کردو بە یۆگا هیوادارم هەموو لایەکتان سوودان لەم بڕگەیە وەرگرت بێ تا بڕگەی داهاتوو بەخواتان سپێرم هەموو لایەکتان تەندروست بن.